33 ساڵ بەسەر بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشدا تێپەڕی کە سنوورێکی بۆ هێرش و پەلامارە ئاسمانیەکانی ڕژێمی پێشووی عێراق دژ بە گەلی کوردستان دانا. دوای ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کۆڕەوی 1 ملیۆنیان ئەنجامدا بۆ خۆپاراستن لە ترسی گەڕانەوەی دامەزراوە داپڵۆسێنەرەکانی ڕژێمی بەعسی ڕووخاو. بڕیارەکە لە 5 نیسانی ساڵی 1991 و دوای پێشکەشکردنی نامەیەک لەلایەن نوێنەرانی فەڕەنسا و ئێران و تورکیا بە ئەنجومەنی ئاسایش هاتە ئاراوە بەهۆی نیگەرانیەکانیان لە دۆخی مرۆیی کورد لەو کاتەدا و دروستبوونی مەترسی لەسەر ئاسایش و ئاشتی لە ناوچەکە. بڕیاری 688 بە 10 دەنگی بەڵێ لە ئەنجومەنی ئاسایش پەسەند کرا لە بەرانبەردا نوێنەرانی یەمەن و زیمبابۆی و کوبا دەنگی نەخێریاندا و چین و هیندستانیش بێلایەنبوونی خۆیان لە دەنگدان پاراست. بە پێی بڕیارەکە عێراق ناچار کرا ڕێگە بە گەیشتنی ڕێکخراوە مرۆییە جیهانیەکان بۆ ناوچە زیان لێکەوتوەکان بدات. هەروەها داوای لە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان کردبوو راپۆرتێک سەبارەت دانیشتوانی عێراق و کوردانی زیان لێکەوتوو بەهۆی سیاسەتی ڕژێمەکەەوە پێشکەش بکات و عێراقیش هاوکار بێت بۆ گەیشتنی کۆمەکی ڕێکخراوە مرۆییەکان. بڕیارەکە لەلایەن هەر یەک لە فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکاوە بۆ بنیاتنانی ناوچەی جەفڕینی عێراقی بەکارهێنراو. دواتر و لە ساڵی 1992دا ئەم هەنگاوە ڕێگە خۆشکەر بوو بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و بووە هۆی هاتنەکایی حکوومەت و پەرلەمانی کوردستان و بە خاڵێکی گرنگی وەرچەرخان لە مێژووی کوردستاندا دادەنرێت. هەرێم دوای 33 ساڵ لە بڕیارەکە تا ئێستاش نەیتوانیوە حکوومەتێکی تۆکمە و هێزێکی سەربازی یەکگرتوو دامەزراوەی یاسایی شەرعی و ئابووریەکی سربەخۆی پشت بەخۆبەست و بنیاد بنێت بە جۆرێک لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە بە چاوی ڕێزەوە سەیر بکرێ و لەلایەن دراوسەکانیشیەوە نەبێتە پارویەکی ئاسان و هەر کاتویستیان قەوارەکە بخەنە مەترسیەوە. هەر بۆیە دوای ئەو تەمەنەش هێشتا هەرێم چاوی لە هاوکاری و پارێزبەندی وڵاتانی دیکە و بە تایبەتیش هاوپەیمانانە. لە نوێترین وتەیدا مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان دەڵێت هێشتا مەترسیەکانی سەرگەلی کوردستان ماوە و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرپرسیارەتی گرتنەبەری ڕێکاری پێویست بەرانبەر پاراستنی هەرێم و بەرگری لە مافە یاساییەکانی بگرێتە ئەستۆ. ئەم وتانەی مەسرور بارزانی لە کاتێکدایە بە درێژایی ئەم 33 ساڵە دۆستە دەرەکیەکانی کورد و هێزە ناڕازیە نێوخۆییەکان لە سیاسەتی دەسەڵاتی کوردی جەختیان لە دامەزراندنی دامەزراوەی یاسایی بۆ هەرێم کوردووەتەوە و فشارەکانیان بۆ گێڕانەوەی سەروەری بۆ دامەزراوەکان و دەستەبەری ئازادی و پێشێل نەکردنی یاسا و دانانی دەستورێک چڕ کردوێتەوە. بەڵام هەمیشە و بەردەوام لەلایەن دەسەڵاتی کوردیەوە گوێیان لێ نەگیراوە و بەردەوام بوون لە بێڕۆڵکردنی دامەزراوە یاساییەکان. باشترین نمونەش هەوڵەکانی هاوپەیمانانە بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە و دروستکردنی سوپایەکی بەهێزی یەکگرتووی کوردستان کە دوای 10 ساڵ ئەم هەوڵانە بێئاکام ماونەتەوە. بەمەش دەسەڵاتدارانی هەرێم جگە لە دەستکەوتی کەسی بۆ خۆیان و حزبەکانیان هیچ دەستکەوتێکی ئەوتۆیان بۆ قەوارەی هەرێم بەدی نەهێناوە و بەڵکو چەندین جار سەرکێشیان پێوە کردووە و مەترسی گەورەیان لەسەر مانەوەی قەوارەکە دروست کردووە.